لدجی لشکرکیشیا ترکیه و بردمانا بالافرین وان جبو سرگوند و خلکی دورین هرما کردستان هجمارک کار بدست و سیاستوان و چالاک وان سیویل لبارگای هدف لباجار هولیره ناراضیبونا خوا نیشان دا و کشتن و گرتنا سیویل و خلکی بگشتی شرمزار کرو داخوازا سکناندن آوه کر حتی نگاه نه آویتنی پیشیا وانا نه گرتنی پر زحمته آنا هی دیچم بهتر جی ددن گله کی گر گله کی شاخه ددن سپای ترکا اف جبوی دما پیش خطری که مزنه گره bir اوی رمینا ریبریا هرم شوری کردستان بیا پیرا اریکرن نکه و همبری و ناراضی بونک گره درکه و ناراضی بونک نکسر داخویانی کی به رنگ هنجوان ولاتیان ین کوتن کشتن و گرتن و بریندار کرن جبال لشکر ترکیه و بردمانا بالافرین وان و اندامن پارتن دا سالادارین هرما کردستان بن امه و پرسه ج آزاد جولا اندام مکتبات کلین گشتی ین یکیتیان اجتماعی کردستان لهولیره بپرسن کشتن و شر و مالویرانی و سوتانی رزق باخو خلق و کشتنی جنو من داخل خلق نل برجوندی دولتکانیان نل برجوندی گلانی ناوچکه بوی امل رابردوده استنكاري ام هلوستانمان کردووە بۆ هەموو حکومەتەکانی کە هێرش و پەلامەریان بەسەر هەر پارچەیەکی کوردستان بردبێ و لە ئێستاشدا دەکەین و لە داهاتووشدا دەکەین هیوادارین حکومەتی تورکیا بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ بەدانیشتن چارەسەری کێشەی کورد بکات دناوا گوندên xwe ji bal leşkerê Tirkiye ve hatibûn girtin piştî ku leşker tê nava gundê wan ji bilîveyekê jî ku berdewam borduman li ser deverên Herêma Kurdistanê heye xelek tê kuştin û birîndarkirin û rastê hin zirarên mezin yên maddî jî tên یعنی سال نییە بە هەزاران کەس مالی شەهید نەکاتن هەزار کەس مالی شەهید دەکاتن و ئەوە ڕۆژێ فەرمو ئەوە ئەو سەرکردە قارەمانەی باشووری کوردستانی شەهید کرد و لە ناو خاچی خۆی لە ناو وەتەنی خۆی لە شاری خۆی بەڕاستی زۆر زۆر ناڕەزایی دەردەبڕین و ئێمە لەسەر ئەو بردومانانە و دەبی عزبولایەنە سیاسیەکانیش هەمووی هەلوێستیان هەبیتن لە باشووری کوردستان هەر بەتەنێ جەماوەر نەبیتن و ئەحمەد جێباری دەنگێ ئەمریکا هەولێر